بینەرانی بەڕێز لە بەرنامەی ڕاوێی ڕۆژ یا ڕاستە لە بەرنمەیەکی تایبەتی ڕاوێی ڕۆژدا لە خزمەتی ئێوەی بەڕێزداین. ئەم بەرنامە تایبەتە بۆ ئەوەیە کە سەرنجی زیاتر ڕاکێشینە سەر بارودۆخی ڕۆژهەڵاتی کوردستان و هەروە ئێران و ئەو دۆخی کە ئێستا هەیە و پێژاتانی کە لەوێ هاتوونە تا ئاراوە هەڵبەتە لە چوارچەوەی ئەو پێژاتانشدا جموجوڵ لەگەڵ ناوە هاوتەریب لەگەڵ ناوە لە دەرەوەی وڵاتیش دەستی پێکردووە سبەینێ لێرە لە بڕۆکسلی پایتەختی بەلجیکا لە پەرلەمانی ئەوروپا کۆنفرانسێک بۆ پارت و لایەنەکانی هەروانەتەوە ئەتنیک و مەزەب و پێگاتەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران بەڕێوە دەچێت ئەو کۆنفرانسە لەلایەن پلاتفۆرمی دیموکراتی جوڵانەوەی گەلانی ئێران بە هاوکاری لایەنە چەپەکان یا پارتە چەپەکانی نێو پەرلەمانی ئەوروپا بەڕێوە دەبرێ. هەڵبەتە سەرنجیش ڕادەکێشینە لەم بەرنامەدا لەسەر دوایین بارودۆخی ڕۆژهەڵاتی کوردستان بە تایبەتی مافی مرۆڤ لە سۆنگەی و ڕووداوانەی کە ئێستا ڕوودەدەن گەشتۆتە چه ئاستێک هەروە ئەرک و ڕۆڵی پارت و لایەنە سیاسیەکان هەروە ڕەوەندی کوردی و ئێرانی لە دەرەوەی وڵات لە دیاسپۆرا چییە بۆی کە زیاتر بتوانن پشتیوانی بکەن لە ئەو داخوازیە جەماوەریانەی کە ئەمڕۆ لە ڕۆژهەڵاتی کوردستان و لێراندا هەن هاوکات کەنەکەش کۆنگرەی نەتەوەی کوردستانیش ئەو بەچ ئەرک و بەرپرسیارەتیەک هەستاوە چی دەکەوێتە سەرشانی تا چەندە توانیوێتی لەم چوارچێوەیەدا کار بکە. ئەم شەو بۆ مەبەستە لێرە میوانداریمان کردووە لە دوو بەڕێزەوانیش بەڕێز سعید سەنەندەجی ئەندامی کۆنگرەی نەتەوەی کوردستان هەروەها ئەندامی کۆمەڵەی مافی مرۆڤی کوردستانیشە زۆر بەخێر بێن هەروە بەڕێز ناسر ڕسووڵی ئەندامی کۆنگرەی نەتەوەی کوردستان کەنەکە زۆر بە خێراتنی هەردووتان دەکەین. بەڵێ کاک سعید لە بەڕێستەوە دەست پێ بکەم سبەینێ ئەو پلاتفۆرمی دیموکراتی جوڵانەوەی گەلانی ئێران کۆنفرانسێک بەڕێوە دەبا ئێوەش هەم وەکو ئەندامێکی کۆمەڵەی مافی مرۆڤ هەم وەکو ئەندامی کەنەکە بەشدارن پێ دوایە لەم کات و ساتە هەستیارەدا کە ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان بە دۆخێکی نوێ و پێژاتی نوێ و قۆناغێکی نوێدا تێدەپەڕێت چەندە گرنگە بەستنی ئەم جۆرە کۆنفرانسانە. بە دڵنیاییەوە بابەتێکی زۆر گرینگە کە ئیمڕۆکە بارحاڵ لە وەزیەتێکە لە ڕۆژهەڵاتی کوردستانە پێشاتوە هەروەها لە ئێرانیشا پێشاتوە و ئەو ناڕەزایەتیانەی کە دەربڕیوە خەڵکی بێژین ڕۆژهەڵات و هەروە خەڵکی ئێران زۆر باشە بێ کە حزبەکان و لایەنە سیاسیەکانیش بتانن دەنگی خۆیان بە هاوبەشی و هاودەنگی بدەنە دەرەوە ئەومەش وەکو ئەرکێکە لەسەرشان هەم کۆنگەرەی نەتەوەی کوردستان و هەم حزبە سیاسیەکان و ڕێکخراوەکانی دەرەوەی وڵات. بەڵێ باشە بەڕێز ڕسوول ئێوە چۆن لە بارودۆخەکە دەڕوانن بە تایبەتی ئەرکێک کە دەکەوێتە سەرشانی ئێوە لێرە وەکو کۆنگرەی نەتەوەی کوردستان بەشداریتان لەو کۆنفرانسەدا بۆ نمونە جاری یەکەمیشە بە گوێرەی ئەوەی کە ڕێخەرانی کۆنفرانسەکە بەهێمەیان ڕاگەیاندووە بەلوچ عەرەب تورکمەن ئازەری کورد فارس هەموو پێگاتەکان تێیدا بەشدارن ئەمە بۆ خۆی چ پەیامێک دەدا ینی جاری یەکەمینە لە پەرلەمانی ئەوروپا بەم شێوازە کۆنفرانسێکی لەم جۆرە بەڕێوە ببرێ ئێوەش لە نزیکە وەکو کەنەکە ئاگاداری ئەم جموجوڵ و کۆنفرانسن. یعنی ئەو کۆنفرانسێ ئەگەر تێنەگرتن پێش هەموو تشتێکی لازمە دیالۆگ ناوبەرەی گەلێت ئیرانێدا چی بێ حتا نوکە ئەگەر دیالۆگێک چێ نەبیت فامکردنەیەکی چێ نابیت بویە لە ئیرانی ئۆپۆزیسیۆن لە سەرتاسەری ئیرانێدا ئەگە بەراخودەی ئۆپۆزیسیۆنە ئیرانی یەکگرتی نییە ji بە خاطراندی دیالۆگێک چێ نەبیە پێم وایە یعنی ئەو کۆنفرانسەت بیتە سەبەباندی دیالۆگێک ناوبەران گەلێت ئیرانێدا چێبن ئەو گەلانە چ دخوازن چون وەکو باری جوغرافیاوە ئەو گەلێت ئیرانی گەلێک پێگووە نووزیکن کورد ئازەری بەلوچ لور فارس کە ئەگەم بەراخودەی وەکو باری جوغرافیای بە هزاران کیلومتر کورد ئازەری پێکوەنن سنووری وانیکن تێکەلن گەلە باژارە تێکەلی کودنە یان مەسەلەن بەلوچ گەل خوزستانê yan lawê dîge farsa bûye ez fikir dikem yanî eger ji bexatiran dê pêş hemû tiştekî lazim e diyalogek çêbî ew diyaloge famkirinekî çêbîtin ki ew gelane çi dixwazin ewel yek û du
برێکێکی دیالۆگدا خواستەوان چنە چۆن تشتێن gelek bijîn çan çi projeyek hene me pêwa giranetiya van konferansan e ew ye hem bû hêzê siyasî hem bû gelêt na Îranê da famkirinek çê bît heta nûke her kesek bi awayek tirsekê ku de hene diyalogek çînebiye ew sîstema که جمهوری اسلامی هبینه اوانه یک و دو دور کتینه چوکو هست چوکو گل لی خواسته که همه یکه بوی گرانتی وان کنفرانسانه زورتر اوه که او وان کنفرانسان انجام ایتیده در که شیوه که پیک و پروژه هبن پیک و بشین پیک و کار بکن بوی گرانتی اوه و کو کنکیش کنکه دیاره کنکه یا گله کردستانیه یا همه گلت کردستانی زورتر کاره کنکیش بونا خود کردستانیا هندری کردستان نه خود کردستانیا یعنی همه گلت که کردستانی ده هنه راست لکردستان دست اماجت پیدا و تدیم لگال آذری بونمونه دراوسین لشوانی دیکه ما لگال عرب دراوسین بون لأحواز و لشوانکانی دیکه یا لشوانی دیکه لگال فارس ده يعني ايوا تێکەڵیتان تا چەند دەتوانی وەکو کەنەکە لەگەڵ ئەو گەلانە دروست بکەن هاوکاتیش ئەو دیالۆکەی کە بەڕێزە داماژەی پێ دەدەی توانی وتانە هەنگاوەکان بۆ دروستکردن یعنی من نا کوردستانی دا که بشک نا خود کوردستانی دا اگه برای خود این 2017 دا چند کنفرانس هات نگرتن کنفرانس نا خود کوردستانی کنفرانس ها لباشور کوردستانی هات نگرتن بو باشور کردستانی بو روجا کردستانی هاتای گرتن بو روشالات کردستان ل اروپا ده هاتای گرتن انجام کنفرانسی دیگه در که یعنی کنگره نتویش بو ناکرده ده بردام ام و کنگره نتوی و کو پرکیش بو ناهزیت سیاسی کرد هم حولا خود دین و یعنی دست بکنه کنه که چی به حتی نو که حولا زورتره و یعنی مدو دیپلماسی جدانه دیپلماسی ناخویی و دیپلماسی درو و دیپلماسی ناخویی بو ما گله گرنگی و که ام بشین ام هزیت کردی دی ام موزیکی کدوم که ام هزیت کردی نه بخو بریاره دن کند چیکه نه کنه که دخالت سیاست ما نبکه لی مج بخوشه یعنی که او گله که ام جیناری کدن ام همه پیگ و بجین لی بو پیگ و جیانکش ترانا کرد لازمه پروژه هبن لازمه دیالوگ هبید سروان اساسانه او کنفرانسانه بشک انجام اکی باشته دی یعنی وقتی تاش اشاره پیکر دست پیکرنا پروگرام میده جارا یکیه یعنی کرد و عرب و فارس و آذری دورای کدو خربنه نه خواستوان چیه چت خواستن چند شی پیک و همکاری بکن یعنی من بیم یعنی اگر رنگ داویج هم بنسبه مسئله سیستما کنو که ایرانه ده او سیستما تهران نکرد چونش بخاطر البته بس یکن او با چارەسەری دۆزینەوە چه ئالتەرناتیڤ ما بس بو اوینیه مثلا سیستما که چارەسەری نیه گشته بون بستکی بویا لازمه او گلانه کدو فام بکن یعنی گلک دش گلکی نیه سردسته نیه به خاطر اینکه اگه گلک جی خوب بگورد تا ببیته دهنها یعنی انجام اکی نبی باش سپاس برای سنندچی برایزت پیدوای لو کنفرانسه دبی گرنگی بچی بدره باز لچی بکره برایز رسولی باسی لهندێک شت کرد لەوانەش ئیدی لە ئێراندا نابێت گەلێک سەردەست بێ و ئەوانی دیکە بندەست بن و ئەم برا گەورە ئەوان برا بچووک دڵنیاییەوە بەغێر ئەوانەی کە بەڕێز ڕسوولی باسی لێوە کرد دوو مەسەلەی مهم هەیە یەکەوەی کە ئێمە میلەتێکمان هەیە بەناو میلەتی فارس کە خۆی بە برا گەورەی بێژین ئەلبەت نە هەموویان بەڵکو سیستمەکە وای لیان کردووە کە ئەوان خۆیان بە برا گەورەی نەتەوەکانی تر لە ئێرانە ببینن و ببن بە شێوەیەک وەکو زیندانبانی نەتەوەکانی تر کامە خۆی لە گشتیدا بووەتە هۆی ئەوەی کە زەخت و زۆرتریش هەتا بکەوێتە سەر خودی نەتەوەی فارس کە هەم بەهۆی ئەوە کە بتانن لەژێر زۆڵم و زۆری کۆماری ئیسلامیە بمێنەوە لە لایەکی تریشەوە وەکو زیندانبانی کۆماری ئیسلامی و حراست بکەن لەو سیستمەی کە کۆماری ئیسلامی بەناو سیستمی پەرشیان فارس یا بە هەر شێوەیەک ئەو سیستمی فارسیە کە ئەوەندایان ناوە ببن و ئەوەش بووەتە هۆی ئەوەی کە نەتەوەکانی تریش وەکو سەردەست ڕق و قینێک شاید هەڵیان گردووێ لەو بێژین نەتەوەی فارس کە لە ناو
کۆمەلگاکان کە ئەم مەسایلاشێ بە شێوەیەک لە هەروە کە بەڕێز ڕسوولیش باسی لێوکرد لە ڕێگەی دیالۆگ و بتانینەوانە حەل بکەین کە جێگەی نەتەوەکان لەکوێدایە ئەم نەتەوانە کامیان سەردەستن یا ئاسن نیازێک هەیە کە ئاسن نەتەوەیەکی سەردەست لە ناو کۆمەلگایەما بێ ئایا نەتەوەیەکی سەردەست لە ناو کۆمەلگاتانێ بەرەو دموکراسی بردن و ژیانێکی باشتر بۆ هەر هەموو ئەو نەتەوانە بێت یا ئەوەی کە هەموو نەتەوەکانتان وەکو هەموو نەتەوەکانی تر لە جیهانە لە بەرابەریکی نەتەوەی یا ژیانی خۆیان بکەن و بتان بە دموکراسی و بە ژیانێکی باشتر بگەین ئەمە یەکێ لەو خاڵانەیە کە بە باوەڕی من نیاز هەیە کە حتمما هەم لەلایەن نەتەوەکانەوە بێژین فعالانی نەتەوەکانەوە هەم لەلایەن چالاکوانانی سیاسی و باسی لێو بکرێ کە جێگەی نەتەوەکان و بەرابەری ئەم نەتەوانە بە جۆرێک دابین بکرێ کە هەموو نەتەوەکان لە ئێرانە بە کەموزیاییانەوە ئەوەی کە کەمە یازیە حەساب نییە ئەوەی کە بەرحەڵم نەتەوە وجودی هەیە و مافی ئەو نەتەوە لەو جغرافیا کە ژیانی تیاکات مافی سەتایی خۆی و مافێک کە دابین کراوە بۆی نەتانێت نەتەوەیکی تر پێشەڵی بکە لە بەرخاتەوەی کە پێبێژێ کە من نەتەوەیکی زۆرترم لە وڵاتە. بەڵێ باشە پێ وایە ینی بۆ ئەوەی کەوتمان نەتەوەی سەردەست فارسەکان ئەمە هەرز بکرێ ئەم قسەی بەڕێزت یا ئەو داخوازی بەڕێز ڕسووڵی بۆ بە باوەڕی من بارحاڵ تۆ وەختە دانیشی دیالۆگکەی من پێم وانە بەحسێکەیە کاڵێن ئەوەی کە لە زینداندایە هەم زیندانیە هەم بارحاڵ زیندانبانە ئەڵان نەتەوەی فارسیش بەهۆی بەشێ لەم کێشانەوەڵان مەسەڵەن بۆ نمونە هەر لەم تەزاورات و ئەم ئەترازانەی کە لە ئاخیرا کرا کۆماری ئیسلامی هاتەرم سیستمە سیاسەتی ئاوە دەبەرەوە وتی پیانوتی بە خەڵکی کە ئایا ئێمە مەکەن بە وڵاتی سووریە و مەبەستەوەی کە سووریە مەسەڵەن لە یەک پاشراوە نەتەوەکە لە یەک پاشراوە خەریکا بێ بە دوو وڵات یا سێ وڵات ئێمە مەکەن بە وڵاتە و وەکو سووریەمان پێ مەکەن و باشەڕی ناوخۆیمان تیا دروست نەبێت و تەرزیاوێت ئێران و یعنی حتا نەتەوەی فارسی لەوا تەرسێنێ کە ئێران تەرزیاوێ داوای مافەکانی خۆتان مەکەن دێ باشە ئەم مافانە تاکەی گەرەکتانە نەیدەن بەم خەڵکە تاکەی گەرەکتانە نەیبدەن و تاکەی ئەتانن بەم شێوە ژیان بکرێت کە تۆ لە ترسیەوەیە کە مەسەڵەن ملەتی کورد ملەتی ئازەری بەلوچ یا هەر ملەتێکی تر بە مافەکانی خۆی بگەیت تویش داوای مافەکانی خۆت نەکە ئێمە زەرێکە بۆ نەتەوەی فارسی شتەنیا بۆ نەتەوەی کوردیانەتەوەی بەلوچ و عەرەب و تورک نییە ئەم زەرەرە بە کولی بۆ هەموو نەتەوەکانی گردوێتەوە. بەڵێ باشە کۆمنتە دەبوو لە سەقسەکانی ینی زێدە بکەم سەوێ ئەوەیەکی ینی ئەم تنی کورد ئەگەم ئەو تشتێکی بدوێسن تێرا ناکات یعنی ئەم ئەگەر تنی کوردیژی ئاکتیو بین لە ڕۆژهەڵاتدا تێرا ناکات بۆیە ji بۆ me Kurda jî yani em bibîne pêşengiya vê ji bo azadî ji bo demokrasî bo edaletê lazim e ki em gelê dîke têkelî me jî çêbin yani Kurdistanê bi sal tecrübe heye tecrüba siyasî destkevt me hebîne bûye ez hût bînim barê giran kevîte ser milê Kurda Kurd pêşdestî biket lazim e em Kurd em madem ji bo azadî ew gelê dike jî em diyalog Elbette bom konferansa ji wendê min bizanim Kurd ew rola pêşengiyan gêrawe zor hewliyan dawe li çarçevê em platforma em konferansa berê bixin başa bi giştî eger basî دیاسپۆرا بکەین لە دیاسپۆرا چەند ئەتوانێت کاریگەری هەبێ لەسەر ئەوەی کە گەلیش لەوێ لە وڵات ناڕەزایەتی جەماوریەکانن داخوازیانەیە داخوازیەکانیان بگاتە ئەنجام و بەرهەمی هەبێ ینی بە چ شێوازێک دەکرێت هاوتەریب لەگەڵ ناوە لە دەرەوەش ئێمە بێژگە لە کۆنفرانس لە دەرەوەی کۆنفرانس دەتوانین چی بکەین ینی ڕەوەندێکی کوردی گەورە ئێرانی گەورە هەم لە ئەوروپایە هەم لە سەرتاسەری جیهاندایە دوو تشتم خازم لی جدا بکنم یک یعنی او هزیت سیاسی لإیرانه چه یک کرد و عرب و فارس و آمانه یک هزیت سیاسی نه که یک هزیت مدنی نه بویا یعنی الوان 40 سالانه دا یعنی کم خود اپوزیسیونی ایران شیانه یکتی که ناخوده چیکن و هر تو کردشی بویا از فکر کم یعنی گوری نیرینا من اول دست بکرد که
دیاره به شکل کنفرانسی رنگه هنه انجام دیگه درکون ام بزانی سبایی چه انجام داده درکوید یعنی وکو بیت ستارتک دست بکرنک جبوی دیالوگی اگر دیاره جی رنگه به کنفرانسی داده جه او تشتانه بجاره که چاره سر نبین لی ستارتک دست بکرنه یعنی او تیکلی او گلانه بیجین اروپا دا هر هبیه کرد گه آذری گه بلوچ دوستینی هبینه لی اینو که موقعیت اکید که هاتیه پیش وی گاه دا موقعیت که تایبت ایران دا هاتیه پیش لازمه دروی چه ام وکو کرد چه وکو گلت ایرانی که هنه لازمه و درفته که تنه پیش به درفته که زرین ببینن و به هست و نوزیک نبین لازمه به عقلانی نوزیک بین به منطق نوزیک بین تولرانس اگه نامده چی بید ام یک ده قبول بکن که او قبول بینه چی بید از فکر کم گلتش چاره سر دی بین لی حتی نو که لی همه لاداش یه تند روحنه یه تند وکو ناسیونالیزم جهنه یک دو قبول نکن هم کو برای سعید اشارهش بکر گلایت خازی سر گلایت که دستلات داری چی که یان حالت که طول استاندنه و بیت پیش اوشی از فکر کم گوریدینم انجام نگینی باش ترین تشت اوه مرون به منطق و نوزیک مسائل هیزی سیاسی دیاره بخو بریاره در رنگ جدا نبینیم بنای وان باخوین او هزید سیاسیش به شک اوشی گه هزید دیگه تکلی وان چید بین وکو تشتاق دیگه از ایرا جیو خالد بینیم یعنی او هزید مدنی حرکت مدنی کنه روله که گران جید کویت از سر ملیوان تنه نه هزید سیاسی اگر جوات برای دموکراسی بچی لازمه یه شرط هر زور او حرکت سویلن او اکتیوینا حرکت سویل جی گله مهم روله که خوب هیا ما بس هندری والله دایا لدرو هم درو و هم ناخودا امکان کمه یعنی اما اگر تماشا که او سیستما که هیا ایران ده او سیستم چند اجازه ده حرکت مدنی چه بین یا حرکت سیاسی چه بید حتی گرتن یعنی زورت در ودا چه بین لی او در ودا چه بینه بایش بخو انجام که باشه مورال که چید کرد مورال که چید کرد که او کسی که در ودا نجی او شیشی خو ارگانیزه بکن رنگ زحمت بیتن نادا بیتا ارگانیزه کنن لی اگر در ودا هات ارگانیزه کنن به شک جیتشن نادا جی بیتا ارگانیزه کنن باشه برای سنندجی برای چون دیوینی پیدوایا روندی کردی دی ایرانی پارتولانەکان ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بەو ئەرکەی خۆیان هەستان بەرامبەر گەورەی و ناڕەزایەتیە جەماوەریانەی لە ئێراندا هەبوون هەڵبەتە خۆپشاندان هەبوون چالاکی هەبوون لە چەندین شار و ناوچەی ئەوروپا وڵاتانی دیکەی جیهان بەڵام ئەمانە بەس بوون بۆ دۆخێکی وا کاتوەتە ئاراوە بەدڵنیایی و ناتانین بێژین بەس بوو بەڵام ئەومان لەبیر نەچێت کە گەلی کورد وەکو نەتەوەی کورد لە ئێران بەگشتی هەمیشە پەچەمداری و ئازادی خوازیە بووە چه لە ابتدای کۆماری ئیسلامیە وتویەتی بە کۆماری ئیسلامی نەیوتووە و هەروەهای لە بینی ئەم ساڵانەیدا کە 40 ساڵە چێت بژین ڕۆژهەڵاتی کوردستان هەمیشە جێگەیەک بووە لە پەرچەمی ئازادی بۆ تەواوی ئێران و بۆ تەواوی ملەتەکانی ڕۆژهەڵاتی ناوڕاست و ئەم پەرچەمیانە هەمیشە هەڵگردووە و بەهۆی ئەوەی چەوە بووەتە باعیسەوەی کە وەزیەتی خەڵکی ڕۆژهەڵات هەمیشە لە سەختی و زەختێکی زۆر هەبێت لە دەروی وڵاتیش بەرحاڵ ئێمە وەکو گەلی ڕۆژهەڵاتی یا گەلی کورد لە دەروی وڵات هەم کەنەکە هەم بەرحاڵ ڕێکخراوە مەدەنیەکان و ڕێکخراوە سیاسیەکان و ئەوانەیش کە حتا سەربەخۆن پشتیوانیکی هەرە زۆریان لەو اعتراضانە کردووەوە ئەوەی جێگەی ئومیدە کە خەڵکی ئێمە هەر
بێئومید نەبووە و هەمیشە ئومیدیەوەی هەیە کە کۆماری ئیسلامی لەبێن بوات و بە دڵنیاییشەوە کاراکات و لەبێن ێوات و سیستمێکی دموکراسی تر و سیستمێکی باش بە جێگوزینی ئەو سیستمە بکات. باشە هەڵبەتە باسیەوەت کرد گوتە زەخت و زۆری زۆر لەسەر ڕۆژهەڵاتی کوردستانە بوو. بەڕێز وەکو ئەندامی کۆمەڵەی مافی مرۆڤیش دۆخی ئێستەی ڕۆژهەڵاتی کوردستان چۆنە لە بواری مافی مرۆڤدا هەڵبەتە شاڵاوی گرتن هەیە، دەست بەسەرکردن هەیە، بانگەشتکردن هەیە، ئەوەی کە دوایین زانیاری گەشت بێتە ئێوە بە شێوازێک ئەگەر بۆ بینەرانی ڕوونکەیتەوە خراپ نییە پێیوەست بە مژارەکەیە. بەگشتی تا ئیسم مشخەسەن ئامارێک ئەلام نەکراوە کە چەند نەفەرگیراوە، بەڵام لە زۆربەی ڕێکخراوە مەدەنیەکانەوە کە دایسە باسی لێوکراوە و هەروە دەست بە دەستە کارانی کۆماری ئیسلامیش کە باسییان لە بەشێک لەو دەست بەسەر کراوانە کراوە لە 3700 کەس باسەکری، یان 3700 کەس بەگشتی باس گیراون، چەند کەسێک لە زیندانەکانە کوژراون، چەند کەسێک فرەتر لە شارەکانە کوژراون. ئەوڵین تەقاگە لە بیرمان بێت کە بیری نیروی ئینتزامی لە خۆپێشێندەرانیان کرد لە بەشی ڕۆژهەڵاتا بوو، لە بەشی لۆڕستان و هەروەها لە بەشی درود و بێژین، بەڵێ لە بەشی لۆڕەکان و هەروە کوردەکانە بوو لە کوردستانی خوارووە و بێژین زەخت و زۆرێک کە لە ناو ڕۆژهەڵاتە هاتووەتە بەرەوە گردنی ڕۆژنامەوان، گردنوی فعالی مەدەنی، هەروەها فعالێک کە بەرحاڵ حتا فعالی سیاسیش نین و فعالی فەرهەنگین و بانکردنیان و بێژین داوایان لێکراوە کە ئاسڵەن هیچ قسەیەک نەکەن بەڵێ تاحودگردن و ئەو جۆرەشتانە زۆر بووە، بەڵام ئەوەیش لە بیرمان نەچێت کە ئالەم ئاخرە و بەهۆی بەستنی ڕێگەی ئینتەرنەت و بێژین ڕێگەی تەلەگرام و ئەو جۆرەشتانە و بەشێک لەوەی تڵاعاتە تایسە هێشتا نهاتوەتە دەرەوە. بەڵام ئەگەر بە گشتی چاو لە وەزیەتی ڕۆژهەڵات کە جەنابتان فەرمووتان کە زەخت و زۆرێکی فرەتری لەسرە بۆ نمونەی زۆرە لە ڕۆژهەڵاتی کوردستان کە زەخت و زۆرێ فرەتری لەسەر بووە لە عازیەم 40 ساڵە. بۆ نمونە مەسەڵەن لە حکوومەتی کۆماری ئیسلامی 40 ساڵە گوزەرێ تا ئیسە ئێمە هێشتا یەک دانەوەستاندار پارێزگەری کوردمان لە تەواوی ئێرانە نەبووە، تا ئیسە ئێمە تەنیا یەک دانە سەفیرمان ئەویش لە مالەزی پێم وابێ بێت، ئەویش سەفیر نییە، کاردارێکی سەفیرە، دەستەر کارێکی دەوڵەتیە. تا ئیسە ئێمە وەزیرێکمان نەبووە، تا ئیسە ئێمە کەسێکمان نەبووە لە کوردستانەوە هەڵسێت و لە کارێکی دەوڵەتیدا شغڵێکی هەبێ. زۆربەی شغڵە دەوڵەتیەکان کە لە ڕۆژهەڵاتی شاحەتا هەیە کە ڕئیسەکان و کاربەدەستەکانی لە شارەکانی ترەوە تێرن، بخصوص لە شارە پارێزنشینەکانەوە. ئەمە خۆی تەنیاوە نیشانەدا کە چه تەبعیزێک وجودی هەیە. بۆ نمونەیە چاو لێ بکەن مەسەڵەن لە بەشی ڕۆژهەڵاتە خودی کۆماری ئیسلامی باس لە 250,000 کۆڵبەر ئەکات. ئەمە بەهۆی نەبوونی کارەوە هەیە، بەهۆی نەبوونی دابینکردنی ژیان وڵاتەن 250,000 کەس دقیقاً لە دنیادا، دقیقاً 250,000 کەس کۆڵبەر، 250,000 کرێکارن کە خەریکن بە کۆڵبەری ژیانی خۆیان ئەوگوزارێن. یا مەسەڵەن چاو لە وەزیەتێکی تر بکەین بۆ نمونە تۆ خۆدی کۆماری مرکزی ئاماری کۆماری ئیسلامی ئێران پارەی ئەعلامی کرد کە مەسەڵەن کەسێک هەر هاو شغڵێک لە مەسەڵەن شارێکی کوردنشینە لەگەڵ شارێکی مرکزنشینە یانە لە مرکزی ئێرانە بێت، دەرامەدەکەی نیمەی ئەو کەسەیەکە لە هاو شغڵیش بە قسەی خۆیشیانێتەوەی با بێسێتەوە. هەموو ئەمانە و زەخت و زۆرەیە کە بەرحاڵ هەیە ئیتر با بێسێتەوە حکوومەتی نظامی داناوە، بەسیجی داناوە، سوپای پاسدارانی داناوە، ئەگرێت سیستەمی بەکرایەکی بەکرێگیراوی و هەموو ئەوانەی داناوی توانێش با لە پاڵیا بێت. باش ئێوە ئەمانەتان گیاندۆتە ناوەندە جیهانیەکان بە ئامار لەلاتان هەیە ئەوەندەی کە دەستان کەوتوێ و دزەی کردبێتە دەرەوە؟ ئێمە هەموو ئەوانەمان بۆکو ئامار بۆ سازمانی ملل هەناردووە بۆ زۆربەی سفارەتخانەکان و هەروەها وەزارەتخانەکانی وڵاتانی ئوروپایی ناردووە. بەڵام یەک کێشەی کە ئێمە وەکو بێژین کورد هەمانە لەم مەسئلە ئەوەیە کە ئێرانیەکان لابیگەریان زۆرترە بەهۆی ئەوەی بارحاڵ سیستمدار بوون لە دەورەی شاچە لە ئیسدا سیستمێک بارحاڵ پشتیانی کردووە. هەموو ئەوانەی کە ئیمڕۆ وەکو معتەرزی کۆماری ئیسلامین لە کاتێکە زۆربەی ئەوانە خۆیان دەسەڵاتدار بوون، یا لە دەسەڵاتی شادا یا لە دەسەڵاتانی تردا کە لە ناو کۆماری ئیسلامیدا بووە و ئەوانە و لابیەیە کە هەیەە ئەوەندە قەویە کە بازێک کات دەنگی ئێمە لە بێژین خەفە ئەکات، دەنگی ئێمە ناگەێنێتە
وڵاتانی دەرەوە بۆ نمونە مەسەڵەن اعتراز لە بانەیش کرا پێشەوەی کە حتا لە مەشهد بکرێت لە کرماشان کرا پێشەوەی لە مەشهد لە سەروبەندی بوومە لەرزەکەدا زەمین لەرزەکە اعترازێکی زۆر هەبوو اعترازێکی زۆر بوو بەڵام بینیت هیچ وڵاتێکی ڕۆژاوایی باسییان لێو نەکرد بەڵام تا ئەوەی کە مەشهدا دەدەنگ هەموو وڵاتان هاتنە دەنگ و قسەیان لەسەری کرد ئەمە هەڵەگەڕێتەوە بەوەی کە ئێرانیەکان لابیگەریەکان قرسترە ئەتانن باشتر لابیگەری بکەن بەڵام وەکو کورد نەمانتانیوێمە و لابیگەریە بەڵێ کورد چۆن دەتوانێت ئیسفادە لەو لۆبیگەریە بکە یەکدەنگبوونمان بە نەزەری من یەکدەنگبوونی کوردی ڕۆژهەڵات مەبەستم لە ئەوەی ئێرانیەکان یعنی ئەوان لە بیگەریەکی بەهێزیانێ لۆبی کوردیش لەگەڵەوەندا بتوانێت سوودی لەوەربگرێت ئەوەیش ئەتانێ بکرێت بەڵام بەو هیوایەن کەپتانی نێمەش هەر ئەم مەبەستانەیە ئیسە بەرحاڵ کۆنفرانسێکە خریە دانیشت نەکریە هەمووی بۆ ئەوەیە کەپتانین بێک و هاوکاریکی باشتر بکەین و ئەم زۆر باش زەخت و زۆرانە باشتر بخەینە بەرچاو باشە بەڕێز ڕەسووڵی بەڕێز داماژەت بەوە داوتت ئیدی ئەو سیستەمە کە لە ئێران هەیە کۆتایی هاتووە من نەگو کوتایی ینی بە بنبەست گەشتووە بە بنبەست گەشتووە ینی پرسیارەکە ئەمەیە چارەسەر چی ئەڵتەرناتیڤ چییە بەڵام ئەوەی کە لە دەرەوە هەیە بۆ نمونە لەم کۆنفرانسەیە و لە دیاسپۆرا هەیە و ڕەوەندی کوردی و ئێرانی هەیە لە ناوە وا لێی تێ نەگەن پرۆژەیەک هەبێت کە دیکتە بێ بۆ ئەوان زیان نەگەیەنێ بە پرۆژەکەی ناوخۆش پێکەوە هەماهنگ بن دەبێت چی بکرێت یعنی دەیبی مرۆڤ برای خۆ دەتەوان 40 ساڵانە سیستما جمهوری اسلامی چامبیە یعنی خود سیستمەکی دەوی مرۆڤ بناسید سیستما لە ئیران چەند گەل هەنە گەلی کورد هە گەلی عەرەب هە گەلی بەلوچ هە گەلی ئازاری هەنە ئیرانی بخۆ هەنە یعنی به سیستما که نوکه ایران دا او سیستما تیرا او کسی که نا ایران دا جین تیرا نکرد نا عدالتی ها نا برابری ها اوله که تایبت لسر همه اوله دی حاکمه او کرده او آذری او فارس او فرق و جدایی ها او کو رزدار سعیدش اشاره که ما فهم مروه یعنی او 2007 دا اگر مرو تماشا بکن زورتر کسی که هاتین اعدام کردن کی بینه زورتر روزنامه‌ها تنگیتن کی بینه فقیری لکی در زور ها اوانه همه نشانه هنده نه که یعنی فرق و جدایی هاوی سیستمی دا سیستم به عدالت که اجتماعی پریوان آچید جبویا از بیم از سیستم تیرا وان گلانه نکرد لازم است سیستم که بید که وان پسگیری که هنه وان پسگیری ها چاره سر بکرد بویا جی از سوی باری مبنا نا ولاد جی هم وکو کرد وکو عرب وکو بلوچ آنش زانی یعنی فرق و جدایی که تیده کرد اجبوان یعنی او عدالت ها نیه بو همیانیه بو ما وکو کرد دیاره یا ما فرق کرد گلی دیگه چوش به خاطرانده با کوره با شوره روژا سیستم ها کنه هنه سیستم سرکوتی بینه چان مثلا سیستم ها که مثلا یک تشتی دیجه هم بینه که یعنی دبی هم دنیایش برچاو بگین دنیا و گوه چت خازید یعنی از به سوی باری ما دنیا نو که آمادگی و اتنیکی وکو اتنیک نخوازن رنگ جغرافیایی بخوازن یعنی بشیوه که یعنی او ولادنا نه پارچه بن لی وکو بجین وکو کومون آبن هر گلک جی خدا فدرالی دابن رنگ دنیا و تشت آمادگی هبی رنگ وکو نتوک بید موی داوی دادید دو انجامی که مدید همه لباشور دا همشی لاسپانیا دا بویا دنیا و گوی رنگ آمادگی نبی بله وکو باری جغرافیایی و هر گلکچی خدا از فکرم رنگ آمادگی و تشته بید مهنک آزمون هنه او آزمون ها که نوکه مثلا بینین
لروجا لسوريا دار بريوات شيتن ام بینی یعنی او گلانه سیستم او گلانه جهان دینه تشين گلک بدن بستینن بین کی پسگیریه کبید جبویا از سوی باری مرنگا پیشروجی یعنی ایران داشت تشتکی خود و ببیت چهار سر کردن بله آیا وقتی دست بکردن نجارزدار سعید اشاره بکرد آیا او ملتی که آماده یا نکوتاش بسیار کرد ملتشه اما چنده چی بید بوم مهمه یعنی اما تولرانس که نوانده وقتی از آزادیام نه او تو آزاد نبه آزادیام آزادیاتش یعنی اگر به منطقه دا بشین بدین بستینی گم ملتی دی ام بونگو خطر اگنینه ام بونگو پشتوانیه که از فکر کم انجام کی باشتر دیده که بویا یعنی حتی نو که او ترسبینه یکو ده یعنی سیستم یعنی پیوسته و ترسب بشکنید دیالوگ یک چی بید و دیالوگ اگر هر کسی که خواسته و دیار بن شاید هنگی دیشن پروژه هاوبش یابن او پروژه هاوبشین بگو هاوکاری بگن او مهمه که یعنی او ترسب بتشکاندن حتی نو که نه تشکاندن یعنی هنک دست بکرنا شورشا که ایران دا چی بی گل واقعی نخوش چی بین و باری دیروکی شهر نابنده آذری کردا چی بی شهر نابنده گلی دیگه چی بی نا ترکمن چی بی یعنی فتوال دیجی ملتی کرد را گلانی تریان هنا بنای مذهب و آیین و تکالیان بویا ترسک چی بی دبی توی ترسی بشکینه او ترسشی چی از فکر کم هم کویتا دو آلیا هم بحثت آکادمی ایرانی کرد گلی که پیک و دباتا چکن آگاداری بیت حرکت سیاسی کنه و حرکتان زودتر آکتیو کرده بن نوزی کرده بن یعنی بو روژه او روچیه او روژه که مهمه سبای دو سبای اوادی چی بید او بحثه دیگه لی چون دباتا مجگیری دای و کنفرانسیه او تشته هتوانه تشین او دست بکرن ای بیتن جبو بو یکو دو فهم کرن یکو دو بیتا فهم کرن چند خواسته وان چنه که چت خوازیدن راسته یعنی ام بینین ایران دا تو اگه برای خوب بدهی وان 40 سالانه دا همه دیروکای برای خود هچی هاته حق قول دایه کسی که تشتک عملی نکریه لزمان هنگ رئیس جمهوری آن بینه دو جاره هاتین حل بجارده ها گوتنی هم ده چی کنی خراب در بیه وضعیت اکنومی ایران نوکه چوانه آزادی چوانه عدالت چوانه اونا همه بسیارن گلک فاکتور هنه که دورایی که ده خربینه خلی که دی تیر بیه و ظلمان لی هاتیه کرن نشه دوام بینی لی لوی سیستمی داشتی که تو دیسا بینی اخاره او ملتی که دیسا بندستن او زورت ضرر ضربه دیتنه تو به مثلا دیسانی نسبت اگه بلوچستان برای خود بلوچستان گل وضع اکنومی های خراب داره بهشوری خراب داره مثلا جنانه مثلا گنجا یعنی گل فاکتور هنه دورایی که خربینه ادی اول میتونه سیاست مداره که ایرانه و گلی که ایرانه حزب سیاسی کردستان و یه ایرانی حرکت سیویل حرکت مافن مروه اونا همه دست بدن دسته یک و دو دیالوگ یک چی بیتن به شک انجامه که باشتر چی بیتن باشد برای سعید سنندجی برزت بدوای بچ شوازک دتوانین ام دۆخەی کە ئێستا هەیە بە قازانجی گەلانی ئێران بشکێتەوە ئەو ئەزمونە نەرێنیەی کە لە ڕابردووشدا هەبووە بۆ نمونە خۆت لە ساڵی 79دا شۆڕشی گەلانی ئێران کرا هەروەکو ئێستا بوو گەلان هەموو لەسەر پێبوون هەموو داخوازیانە بوو هەموو پێکەوەش کردیان بەڵام پاشان دەبینی داگیر دەکرێت ئەو لەلایەن کۆمەڵی خەڵکەوە احتیوا دەکرێت بۆی ئەوە دووبارە نەبێتەوە دەبێت چیت بکرێت خەڵک بە شێوازێک هەڵسوکەوت و مامەڵە بکە هەم لە دەرەوە هەمیش لە ناوە لە ناوخۆی وڵات
لەناو خۆی بێژین ڕۆژهەڵاتکەوە ئیمکانە فکر نەکەم جارێ ئایسە فعلەن لەم کاتەدا بێت هەروەکە بەرحەڵ خۆشتان خەبەرتان هەیە و هەموو مێدیاکان و حتا سیاسەتوانانی جیهانیش باسییان لێوکردم شۆڕشەی کە لە ئێران کرا لە ئاخیرا شۆڕشێک بوو خۆت بە خۆدی بێ ڕەهبەریەت و بێ بەرنامەی بەڵام کۆماری ئیسلامی تەوە عادەتیەکە یا ئیسرائیل یا ئەمریکا یا بەرحەڵ هێزێکی تر هەشە حتمەن لە پشتیەوە بخە ئەو واقعیەتێکە کە هیچ کەسێک لە پشتەوە نەبوو شتێک بوو خۆت بە خۆت پێکات خەڵکی تر ماندوو بووە لە مۆزیەتە لە دەرەوەی وڵات بەرعکسەکەی ئەگەر لە بیرمان بێ لە کۆماری ئیسلامی کە هاتەوە کۆماری ئیسلامی بە سیستمێکەوە هاتەوە یانە سیستمێکی دانیا بوو پێشەوە خومینی و بەرحاڵەوە ئاخوندانەی کە لە دەرەوەی وڵات بوون چەندین ساڵ بوو لە فەرانسا کاریانەکرد لە نەجەفا کاریانەکرد سیستمێکیان بۆ خۆیان دانابوو کە هاتنەوە لەگەڵ ڕێکخراوی ئازادی بەخشی فەڵەستین و تانیان بە شێوەیەک ئەو دەسەڵاتە بەگنە دەست و ناسیۆنالیزمێکی چەپەڵی ئێرانی بێژین فارسیزم یا ئەوە لەگەڵ ئاینێکی سەفەویانە یانی بەرحاڵ شیعە تێکەڵ بکەن و بە شێوازێک ئەمە بدەنە تەحوێڵی خەڵک ئەوە خەڵکی لە ناباوەڕیک و ناوەزیەتێک کە بەرحاڵ شایکی بەو قدرەتە و دەرچێت بەم زوویە و لەو حاڵەتادا تقریبان تانیانەوە وەزیەتە بگەنە دەسەوە بەڵام من بە باوەڕی من ئیمڕۆ کاتیەوەتەوە کە ئۆپۆزیسیۆنی ئێرانی بەگشتی یەک کۆبوونەوەیان هەبێ دیالۆگیان هەبێ جێگەومەکانی خۆیان و هەروەها جێگەومەکانی میلەتەکان و هەروەها جێگەومەکانی هەر حەزب و لایانیش لەنا ئەو کۆبوونەوانە تا حدێک ڕۆشنەوە بێتەوە کە خەڵک خەبەری بێت کە ئەم حەزبانە لە ئایندا چه جێگەومەکانێکیان هەیە چه ئیمکانێکیان هەیەوە هەتا بە تەوافقەلێک لەسەر بەشێک لە تەوافقەلی مەسەڵەن حتمما قانونی ئەساسی داهات و حتمما مافی مرۆڤ بەشێت تیا پارێزراوە بێت حتمما مافی ژنان تیا پارێزراوە بێ مافی منداڵان تیا پارێزراوە بێ مافی میلەتەکان تیا پارازراوە بێت هەموو ئەمانە بم تەوافقانە ئەگەر بتانن حتا تەوافقەلێکی سەرحیج لە سمینارەلێک یا بەم جۆرە کۆنفرانسەلێک یا بەم جۆرە بگەین ئەمە خۆی بێتە هۆی ئەوەی کە بەیانی تەم دەسەڵاتە ئەگەریج خەڵک بیر خوێنێت و لە بینی بوات نەکەوێتەوە هەرەوە بێتەوە کۆماری ئیسلامێکی تر و پتانی تۆ تەوافقێک و لە بینم حەزبەلا بێت و هەموو ئەم حەزبانە لەگەڵی لەسەرەمە پایبەندیکیان هەبێت من تەڵبەتە پرسیارەوەم کرد بۆی خەڵک لە ناوە وا تێنەگامە دیکتێ و بەسەریاندا ئەسەپێنرێ لە دەرەوە بەڕێزت فەرمووت کە ئیمکانەکە فراوانترە لە ناوە مرۆڤ چ ڕێبازێک بکرێتە بەر بۆەوەی کە حزابگەلێک بۆ نمونە سبینێ لەو کۆنفرانسە بڕیارێک دەکرێت بڕیارەکە لە دەرەوەیە بەڵام گەل بە واقع لە ناو خۆی ئێراندا لە راپەڕین و سەر هەڵداندایە بۆ ئەوەی ئەوانی ژەم بڕیارە قبولکەن خۆ پێویستە ڕێبازێکە بێت پردێکی پەیوەندی هەبێت خب مشەخەسەن ئێمەش گەلین خۆ بە ئێمارەوەی کە لە دەرەوەی وڵات ژیانەکەین ئەوە نییە کە ئێمە لە گەل بڕاوێت ئەڵبەتە من گرەی دەدەمەوە بۆی کە ئایەتوڵڵا خومینی وان لێرە بوون هاتن چوونەوە داگیریان کرد ینی دووبارە ئەوەن دووبارە نەبێتەوە مەبەستمەوەی مەبەستەکەتان تێگەیم مەبەستمەوەی کە بەرحاڵ ئێمالیش گەلین لە دەرەوەی وڵات ئێمەش هەر بەشێکین لەو گەلە خۆ دانەبراوین بەهۆیەوە کە هاتوین لە وڵاتێکی ترا ژیانەکەین ئەوەی کە بەرحاڵ تۆ تەوافقێک لەسەر مەسایلی حقوقی بەشەری شتێلێکی سروشتیە کە تۆ تەوافقە لە بگەی ئەوە ناگەینێت کە تۆ گەرەکتە حکم بکەی بەسەرەوە تۆ تەوافقەکەی کۆکو حەزبی سیاسی کە دەسەڵاتێکی چەکداریت هەیە یا دەسەڵاتێکی نظامی یا هەر دەسەڵاتێکی ترت هەیە ئەو مافانە بپارێزی وەمانە مافەلێکی جیهانیە تۆ ناتانی وەکو ئەوەی کە باسی لێو بکەی کە تۆ خەریکی حکمەکەی بەسەرەوە مافانە مافێکی سروشتی و لە تەواوی جیهان ناشێ بپارێزی حکوومەتە لێ وەکو حکوومەتی کۆماری ئیسلامی وەکو عەرەبستانی سەعودی وەکو سووریە وەکو عێراق وەکو تورکیە کە نای پارێزی ئەوان خەلافەکەن ئەوە نییە کە شتێکە وجودی نەبێ ئەمە مافێکی سروشتیەتان نەم حەزبە لە هەمویان لەسەرەوە ساقە بنەوە مافی مرۆڤ بپارێزیە مافی ژنان بپارێزیە مافی منداڵان مافی نەتەوەکان هەموو ئەمانەکە بە پەتانن لەسەر کاغەز بە تەوافقێکی بگەین خۆ هیچ کەسێک فکر نەکەم لەناو خەڵکی ئێرانە بەگشتی هەموو میلەتەکانە لەناو ئێرانە مخالفەتی ئەویان هەبێت کە مافی ژنان بپارێزیە مافی منداڵان بپارێزیە مافێ باشتریان هەبێت مافی میلەتەکان بپارێزیە بەڵێ باشە بەڕێز ڕەسوولی کۆمنتە دەیە فەرموو دوای پرسیارە لێ دەکەم ینی بەرە خودی دوو جارە پرسیارە خۆ تا شەرە ئەوێکی کە زمانی خومینی نوکە ینی تو ئەگە بەرە خوددا شورشێکی ئیرانی چی بیت لە دەست بگیرێ حتا مەشروعیەت حتا نوکە کە ئەو
ڕێبازی یا پێشەنگیان شۆڕشانە زۆرتر بێژین مەلا بینەیان ئۆلی بینە ئاینی بینە لێ ئەو گەڕێکە کە ئەو سلوگانێکە ناوەڵاتدا گودارێت یان دەستخوازم دوو مقایسە بکەم وەکو ئەو حرەکەتا کەس شێبی گەنوکە جارە ئەولی خەلکاتە دەرە گوتە ڕەیام مکە ئەو ڕەیام مدای دەنگێ مکە باشە ئەو گەڕێکە چ بیسروگانەیە ئەو گەڕێکە دژی گرانەتی دژی برسیاتیدا مخاز فقط زیدە بکەمە سەرێ باشم لە دەرەوە ئیمکان هەیە پارت و لایەنە کوردستانیەکان تا ئێستاش ئەوە دوو هەفتەی تێپەڕ کرد ناڕەزایەتیەکان بەڵام نەیانتوانیوە پێکەوە دانیشن کۆبوونەوەیەکی هاوبەش ئەنجام بدەن گەڵاڵە پێشنیارێک پرۆژەیەک ئەڵتەرناتیڤێک چوزانم ڕێنوێنیەک ڕانماییەک بدەنە دەرەوە بۆ ڕۆژهەڵاتی کوردستان بە تایبەت هۆکارەکەی چییە؟ یعنی گەلە جارە مرۆڤ هەنێک هیوی هەیە هیویکە سیاسەتی دو تشتەی لێک جدانە یعنی دەبێ ئەو پرسیارە ئەموان هێزیمەی سیاسی بکەین یعنی ئەو هێزیمەی سیاسی موقعیەتێکی هوتووەدا بووچە پروژەیەکی هاوبەش نینە ئەس نابێژم یەک بگینەوە یەکگرتنەوە ڕەنگە چی خوددا نەبی بەڵێ شێن پێک بە هاوکاری بکەن نەکردینە دەبێ پرسیارە وان هێزیمە بینەکرد ولی گوری دیدنا من ئەسەوەی باوەڕیمە دەبی هیچ شارەک نییە یعنی ئەگەر بخوازن ببنە قدرەتێک کە ئەوەی دیژی ساوان بێتە حسابکردن لازمە پروژەیەکی هاوبەش ی هاوکاری هێزیمە بەتای بە هێزیمەی ڕۆژهەڵات پێک بە هاوکار بن دەویە پرسیارەوان بێدەکردن ئەو بەڵێ من لە ڕوانگەوەی کە بەڕێزە دەندامی کۆنگرەی نەتەوەی کوردستانی و تێکەڵیتانێ بۆ کۆکردنەوەی ئەم هەزبانە بۆیەوەم پرسی زانێ یعنی ئەو ئەو کۆنفرانسی دەستپێکردنێدا وەکو کەنەکە کۆنگرە نەتەوی 2017 کرد ینی بۆ ڕۆژهەڵاتی کۆنفرانسا داگرتن ئێرێ شێوری ڕۆژهەڵات بەڵێ ینی هەنا هێز تێدا باشدار بین هەنێک تێدا باشدار نبین ئەو بەسێکی ڕەنگە گێداوی منەبی بەلێ خود کۆنفرانسا کە هاتیە گرتن وەکو بۆ ڕۆژهەڵات ئەس خازم سەوێ نیشەر پێگە ینی ئەوە هەمە ئەو ji bo hindênekî hêzîmeyî rojhelat nûzîkî yek dibin. Ew şewrê we yanî rawêjî we û xebatî we berdewam dike ya li şewrê de sekinî? Ne berdewam dêbît. Berdewam dêbî yanî konferans het berdewam dêbin. Ew bêşek konferans 2018 berdewam bî. Lê yanî weko me got yanî kulturekî dike jî heye kultura xwe di Îraniya. دو ایرانی نشیم پیک و پروژه که کلتوره بیت شکانده ام وکو کرد هزید کردی هر هزا حق موافق و چت خازی بله او هزانه حتما هنه تشتین گله که او کاری بکن او تشتی که وان دوری کد بخینید بلادان لوای که او تشتی که وان نوزیکی کدت که پیک و او کاری بکن باش خولەکێک تا دوو خولەکمان ماوە کاتەکە دەم بە تۆ لە کۆتاییدا گەر شتێکە دەبێ بێڵی بەڕێسەدەچی من یەک مەسەلە کە بۆم مهمە ئەوەڵین جار نییە کە لە تەگەیمەلەتەک بەرحەڵ نەتەوەکانی تری ئێرانە دانیشتوین و گەرەکمان بووە سمینار ببەستین یا بەرحەڵ داوەتیانمان کردووە بخصوص لەلایەن کۆنگەرەی نەتەوەی کوردستانە و لەلایەن بازێ لە حیزبەکانمانەوە یەک شت کە من هیوادارم کە هەر کەسێک یا هەر لایەنێک یا هەر ڕێکخراوێک یا هەر حیزبێک دائەنیشێ لە تەکنەتەوەکانی تراوەیە کە مافی کورد مافێک نییە کە لەلایەن ڕێکخراوە یا حیزبەوە یا بەرحەڵ دەستگایەکی سیاسی و یا مەدەنیەوە لەسەری قسە بکرێ پتانێ بفرۆشیە یا پتانێ کەمەوە بکرێتەوە یا بدرێت یا کەمەوە بکرێتەوە ئەوەیە کە
پێداگیریکی مشخص لەبانەوە بکرێ کە مافی کورد مشخصە ئەو مافەی کەم بۆکو ملەتی کورد لە ڕۆژهەڵاتە هەیەی لە ڕۆژهەڵاتی کوردستانە هەیەی و مافە ئەوە نییە کە دەستکاری بکرێ کەمەوە بکرێتەوە یا بە جۆرێک تەوافقی لەسەری بکرێ لە تەک هیچ نەتەوەیکە ئەو مافەشێ دابین بکرێەوە هەر بەو شێوەیە کە هەیە مافی سروشتی نەتەوەی کووردە و هیوادارم کە لە دانیشتنەکانە ئەوە نەوێتە هۆی ئەوە و کە ئێمە بۆ هۆی ئەوەی گەرەکمانە لە تەک باحاڵ نەتەوەکانی ترا دانیشین چاوپۆشی لە مافی خۆمان بکەین ئەمە یەکێ لەو خاڵانەیە کە هیوادارم هەموو کاتێ لەبەر چاو بگیرێت و قسەیتر باشە بەڕێز سعید سەنەندەجی ئەندامی کۆنگرەی نەتەوەی کوردستان کەنەکە و کۆمەڵەی مافی مرۆڤ زۆر زۆر سپاست دەکەم بەڕێز سعید ببوورە ناسر ڕەسووڵی ئەندامی کۆنگرەی نەتەوەی کوردستان زۆر زۆر سپاس بۆ بەڕێزت کاتەکەمان کۆتاییە دیوادارم توانی بێتمان مژارەکانمان هەڵسەنگاندن کردبێ جارێکی دیکە بەخێر بێن زۆر زۆر سپاس بۆی بەڕێز بەڵێ بینەرانی بەڕێز زۆر سپاس بۆیەوەش کە تام ساتە لەگەڵماندا بوون تا بەیگەشتنەوەیەکی دیکە شاد و بەختەوەر بن شەو شەوگارتان خۆش بێت.